دەوڵەتی تورک دەوڵەتێکی فاشستە لە هیچ دروست بووە خۆی خاچی نەبووە خۆیان مەغۆل و تەتەر بوون هاتوون ئەو ناوچانیان داگیر کردووە کاتی خۆی بە بۆنەی ئیسلامەوە توانیان سەیطرە بکەن بەسەر ناوچەیەکی زۆر لە گەلانی دەوروبەری تورکیا و تا وەتەنی عەرەبی و تا زۆر شوێنتری لە زمانیانە کوردستان بە بۆنەی ئیسلام و ئەو شوێنانیان داگیر کردووە ئێستا ئەو خەونیانەیە کە ئەو شوێنانە بگەڕێنەوە ژەردەستی خۆیان بەڵام جێی داخە لێرە کوردی خۆمان چاوساغیان بۆ ئۆکا ئەیان هێنێتە سەر گوندەکان ئەیان هێنێتە سەر ناوچەکانی خوان و ڕێگە خۆشکەرێ بێ بۆ داگیرکەری ئەوان خۆی بەتەکید ئەو ئێوە پەل بە هاوێژە بەڵام تاکو خۆمان هاوکاری نەبین کورد دەڵێت دارپوازی لە خۆی نەبێ ناقلیشێ تاکو خۆمان هاوکاری نەبین و ناتوانێت بە ئارەزوی خۆی تەراتێن بکات بێ یەکگرتووی خەڵک بێ خەڵک بۆ خۆی یەکگرتوو بێ بۆ خۆی مەسەلەن هینی خۆی بناسێ دوژمنی خۆی بناسێ بە ناوی ئیسلام و بە ناوی هەنێشتۆ خەڵکیان تەفرێداوە ئەمڕۆ مەسەلەن خەڵکانێک هاتوون مەسەلەن هەر ئەمڕۆ پۆستێکم کرد لە فەیسبووک کچیان هێناوە لەشکە دەن بەسەریان ناکچەکان ئەڵێن بە شانازێوی ئێمە ژنی ئەردۆغانین لەم ڕێگەیەوە تۆ لە خشتە ئەبەن لە کوردایەتیت ئەبەن نایڵن مەسەلەن کورد ناڵک و کورد بیرکەیتەوە دێتە خڵافێن بە ناوی دین و بە ناوی شتەکانی ترەوە ئەم هەواڵانەی لای خۆشمان بە هەمان شێوە عینی شتەکان ئەوە تورکیا هەوڵی دا ئاخیرمانکان یاریەک بکات بەڕاستی هەوڵیدا لە لیبیا دەستی بکاتە ناو شتەکە بیکاتە ناو سووریا بیکات ناو هەموو شتێک بەس ئەخیرەنێتر هەستی کرد ئەو ئیشەی پێ ناکرێت ئیستا هەوڵەدا لەبەرەوەی وەزعی تورکیاش خراپە وەزع ئابوووریەکەیشان خراپە هەوڵەدا خەڵکەکانی خۆی کۆ بکاتەوە بۆ خۆی لەبەر بەوەی قەسف بکات سەر کوردستان هەر کەسێ زانەیە دەرەوەی تورکیا و خەڵکی تورکیا ئەوە یعنی خۆشیێکە بینن لەوە کە ببینن یعنی بەڕاستی عەزێتە درێ بە کوردستان و ئەو شانە ئیتر ئەو شتانەیە کردووە مهم چییە ئێمە بەڕاستی ئەبێ لەبەرەوەی ئەو هەموو قەسف و شتانە بە عینی کات کراوە ئەبێ بە عینی کاتیش بە یەکگرتوویش بەرخۆدان بکەین لە بواوە بەڕاستی لەم کوردستانی باشوورش زۆر مهمە یعنی ئێمە وەکو کوردی باشوور نابێ بەس دانیشین بڵێن قەی ناتوانین ئیسراحەت بکەین وڵاتی خۆمانمان هەیە حکوومەتی هێرەیمان خۆمان هەیە یعنی ئێمە کە بەرخۆدان نەکەین زڵدی تورکیاش قەسفی ئێمە ئاکا قەسفی سلێمانی و هەولێریشە کار عینشتا یعنی ئەسڵەن کە سێری بکەیەوە هەموو کۆمپانیا ئەهلیە تورکیانە ئەوە یەن بۆ کوردستان مەسەلەن بینایەت چ دروستەکان ئێمە ئەوەنە مهندسی گەنجمان هەیە مهندسی گەنجمان هەیە لەم کوردستانە ئیشی نییە هیچی نییە ناتوانێت ئیشێک بدۆزێ و ناتوان ئەسڵەن تەعیین بێ ئەو کۆمپانیانەش هەمویان یەن زەریبە نادەن هیچ شتێک نادەن هەمویان لە تورکیا یەن خەڵکەکانشیان لە تورکیا هێنن لێرەش پارە پەیاکەن و ئەچنەوە بۆ تورکیا یعنی هەر پارەیەکەوەی دروستەکرێ لەم کوردستانی باشوورە ئەخیران هەمەچێتەوە تورکیا بۆ شێوەیە نابێ ئیزە مەسەلەن کە تۆ بتەوێ مەسەلەن وەزع ئابوووریەکەی کوردستان باش بکەی شەریکە لە تورکیا بهێنی ئەبێ بڵێ دەباشە ئەبێ زەریبە بدەن ئەبێ خەڵکی ئێمە تعیین بکەن ئەبێ یارمەتی خەڵکی ئێمە بدەین بەس ئێوە ئەو شتەی وا نەهێناوە لەسەر ئەوەش ئەوە نەوتیان فرۆشتووە بە بەلاشی و بە هەرزانی و نازام چی ئیتر وایان کردووە خیرە لە مەزعا زیاد لە 100 ساڵە لە چوارچێوەی سیستەمی دەوڵەت نەتەوەدا و سیاسەتی داگیرکاری و پاکتاوکاری قڕکردنی کللتوری زمان چاند ئەخلاقی کۆمەلگای لەسەر ئەخلاقی کۆمەلگای کورد بەڕێوەیە بە بێگومان دەوڵەتی تورکیا ئامانجی استراتیژی ئەوەیە کە گەلی کورد لە بۆتەی نەتەوەی دەوڵەتی تورکدا بتوێنێتەوە و سیاسەتی ئاسمیلاسیۆن لەسەر تەواوی کوردستان بەڕێوە دەبە بێگومان دەوڵەتی تورکیا یەکەم جاری نییە کە هێرشی سەرباشووری کوردستان دەکا وەکەوەی کە دەزانرێت لە هەشتاکانی سەدەی ڕابردووە دەوڵەتی تورکیا بە شێوازێکی استراتیژی هەنگاو بۆ سیستەمی داگیرکاری خۆی لە باشووری کوردستان داهاوێژێت لە چوارچێوەی گەڕانەوەی مستاقی میلی بۆ سەر سنوور و جغرافیا و دەسەڵاتی خۆی بەڵام ئەوەی کە ئابیندرێ بێگومان خەڵکی هەرێمی کوردستان حەقی ئەوەیەتی کە بپرسێ و ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەرکی حکوومەتی ناوەندی عێراقە کە ئاسایش و ئارامی باشووری کوردستان بپارێزێ و ڕێگە بە دەوڵەتی تورکیا نەدرێت کە هێرشی سەر باشووری کوردستان بکە بێگومان خەڵکی باشووری کوردستان خەڵکێکە لە هەموو بوارەکاندا غەدری دەکراوە لە ئاستی خدمەتگوزاری لە ئاستی کار و ژیاندا و لە ئاستی دەزڕەنج و موچەکەیدا لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان خەیرانێکی قوڵی سیاسی کۆمەڵایەتی ئیداری دایە بۆ ئەوە
ئەم داگیرکاری کە دەوڵەتی تورکیش بەڕێوەیە بە لە چوارچێوەی هەمان پرۆژەدایە بەشێکە لە ئەو استراتیژی داگیرکاریە بەتایبەت لەسەر گەلی کوردستان بەڕێوەچێ بەڵام ڕاستیەکی شەیە کە دەبێت ئەوە بزانرێ هەناسەیە کە ئەمڕۆ لە بەرخۆدان لە تێکۆشانی گەلی کورددا ماوە لە سیاسەرکەشەکانی کوردستاندایە لە ڕۆژاوای کوردستاندایە و دەوڵەتی تورکیاش هەموو هێزی خۆی بۆ پاکتاوکردنی بەرخۆدانی گەلی کورد بەکاردەهێنێ بێگومان ئاستی مانەوە و دەستگرتن بە سیستمی سیاسی کۆمەڵایەتی ئیداری باشووری کوردستاندا پەیوەستە بە خاوەنداریکردن لە ئاستی ئەو بەرخۆدانەی کە ئەمڕۆ لەسەر ئاستی کوردستانی گەورە بەڕێوەچێ ئەگەر عقلی سیاسی عقلی ئیداری باشووری کوردستان بە ئەم شێوازی بێدەنگیە لە بەرامبەر ئەم سیاسەتی قڕکردنی دەوڵەتی تورکدا بەردەوام بێ و لە ئایندەدا زەرمەندی یەکەم بۆ خۆیان دەبن چونکە ئەوەی کە دەبیندرێ لە مێژوودا هەمیشە دەوڵەتی تورکیا کوردی پارچە کردووە و ئەو پارچەی کە هێزی بەرخۆدانی هەیە لە چوارچێوەی پاکتاوکاریدا بە ئەساسی کردووە و پاشان ئەو چینەشی کە وەکو هاوکار و پشتیوانی خۆی بە ئەساسی کردووە لە پاش داویشی پاکتاو کردو.